سەرەتا پەیوەندیمان لە ڕێگەی برادەرێکم و پەیوەندیمان کردە داعشەوە. سیم کارتێکی وتیان سیم کارتی علوش بسێنە، پەیوەندیم پیانۆ کرد. دوای ئەوجا نانم ئەورد، وتیان نانمان بۆ بێرە، نانم برد بۆ سنووری ئاواییەکە سنووری دووزە. دوو نەفەریان پێم نەقڵ کرد بۆ ئەو دیم سەنگاو. لەو دیم قادر کەرەمەوە 2004 کۆتاییەکانی 2014 لە ڕێگەی پورزەیەکمە پەیوەندیم کرد بە داعشەوە بڵێن لەناو مووسڵ. لەگەڵ هاوڕێیەکمان لێرەوە کەوتی نەڕێ و ڕۆشتینە تا ناو مووسڵ. سەرەتا بڵێن ئێمە دەوامشتمان لە ناو بێجی بوو. کوردەکان بڵێن هەر لەوێ کەتیبەیەکیان پێکێنا بوو بە ناوی کەتیبەی سەلاحەدین. کوردەکان بڵێن هەمومان پێکەوە بەیەکەوە بووین، دەوامشتمان لە ناو بێجی بوو. ئیتر هەر سەرەتا کە منیان بردە بێجی یەکەم ڕۆژ، هەر یەکەم ڕۆژیش بڵێن سوپای عێراقی هەر عادەتی وا بوو کە پێش ئەوەی کە هجووم بکە بە تەیارە بە هاوان قەسفەکە. ئیتر من بریندار بووم لەو قەسف و شتانە، منیان گەڕاندەوە مووسڵ بۆ جاری یەکەم. ئیتر دوایەوە کە باش بوومە و ئەمانە بۆ جاری دوێمیش هەندتر چوومە